بەخوا وێنە و شتمان گرتۆ یاری حەزمان کرد لەگەڵ خانەوەدەکان بین گەشتێک خۆش بگوزارین و بەفرێک و زۆر باریوە. چەندت ڕەسم گرتیە هەتا ئێستا؟ وەڵام زۆرە. زۆرت گرتیە؟ بەڵێ. باشە شەڕە بەفریشتان کردیە یان نا؟ بەڵێ شەڕە بەفریشمان کرد. بەرنامەتان چییە تاوەکو کەی لێرە دەبن؟ بەخوا تا کاتێک خۆش بەسەر بەرین و لە کێوە هاتوون؟ کەمێکە زۆر نییە هاتوون. یعنی بڕیارتاندایە لێرە شەڕە بەفرەکەی بکەن لەگەڵ خانەوەدەکەتان هاتوون پێیکەوە هاتوون؟ لەگەڵ خانەوەدەکەمان هاتوون. باشە. دایجان سلااو دەبێ چۆنی باشی سەلامەتی پێم بڵێت چ هەستێکتان هەیە ئەو بەفربارینە هەستێکی پێبەخشینە پێتان خۆشە؟ بەڕاستی هەستێکی زۆر خۆشە بەڵێ زۆر خۆشە و هاتنە لەگە ئایلەکەمان هاتنە ناو بەفری خۆشە زۆر بەڕاستی دەست خۆشتان لێ دەکەم لە بەرنامەکەتان و سەلامەت هەر ئەوە هاتینە جارێ وەکو گۆتەنی وەکو بەخێر هاتنەشی بەفری هاتینە یان شتانی نایە لێرانە ئێوارە خوانێکیش بخۆنەوە و جا بچنەوە ئیشاڵە خوانەشی دەخۆین و بەخلۆ بەخێراتنی بەفریش هاتینە و ئەجە دەچینەوە دەی باشە بەخێر زۆر سەلامەت یاڕێی چاوت.